شەوی 24 ئەم مانگە شەوی بەراتی پێڵێن. ئەم ڕۆژانە تا ئەو شەوە دێت کاتێک دەچیتە بازار بە هەر کوچە و شەقامێکدا دەڕۆی گوێت لە وشەی بەرات دەبێت کە لەلایەن ئەوانەوە بەردەوام دەوترێتەوە کە نوقڵ و چوکلێت دەفرۆشن. بەرات 15 بۆ 20 شەو پێش هاتنی مانگی ڕەمەزان بەڕێوەچێت. قادر عەبدوڵڵا فرۆشیار بە 964 وت هێشتا خەڵکێکی زۆر پابندن بە بەڕێوەبردننی ئەم بۆنەیەوە، بەڵام بێموچەیی و خراپی بارودۆخیان وای کردووە تەنانەت نوقڵیش کەم بکڕن یان ئەگەر بیکڕن هەرزانترینیان ئەکڕن. نرخی هەر کیلۆیەک بریشک لە سلێمانی بۆ 3850 دینار بەرز بۆتەوە، لە کاتێکدا دوێنێ سێشەمە نرخی کیلۆیەک بریشک لە سلێمانی بە 2500 دینار بوو. نازم عەبدوڵڵا سەرۆکی کۆمەڵەی چێڵگە پەلەوەریەکان لە هەرێمی کوردستان بە 964 وت هۆکاری بەرزبوونەوەی نرخی مریشک گرانبوونی جووچکەیە. پێشتر هەر جووچکەیەک نرخی 30 سنت بووە، کەچی ئێستا بۆ 80 سنت بەرز بۆتەوە. تەنیا لە سلێمانی نابەڵکو لە هەولێر نرخەکەی بۆ 3250 دینار و لە پارێزگای دهۆکیش نرخی 1 کیلۆ مریشک بۆ 3500 دینار بەرز بۆتەوە. بۆ سێم جار دزی لە کێبڵی ستونی کارەباکانی گۆڕستانی پیرداوت کرا لە ناحیەی شەمامک بە پێی زانیاریەکانی 964 کە لە فەرمانگەی کارەبایی ئەو ناحیەیە وەریگرتووە بە بەهای $1000 کێبڵی کارەبا لە ستونەکان کراوەتەوە و دزراون. ئەمە لە کاتێکدایە جاری یەکەم و دووەم بای $300 کێبڵ لە ستونەکان کرابووەوە. هونەر مزوری بەڕێوەبەری بنکەی پۆلیسی شەمامک بە 964 ڕاگەیان لە هەوڵی دۆزینەوەی ئەو کەسانەدان کە ئەو کێبڵانەیان بردووە و ئەوان بە وردی سەیری کامێراکانی چاودێریەکەن. هەشاد بن.